ev matirsiyên vî prosî taybetî jî buwarê ertejên da êmaja pêkirî matirsiyên gelekên mezin in. Boçî ev matirsiyet nava Tirkiye û Bakurê Kurdistanê de hene kengî ev matirsiyetê çêbin vê mijarê zêdetir gel hevkarê xwe Ziya Uzêrî ku hevkarê me weke serbazên wan in li Newsroomê ev rûkedê Sûdiyê gel madaba em dê behs bîn. Ziya tu gelek xêr hatî. Zor spas. Serî me hendek behs kir lê vê jarê em berfirehî behs bîn û taybetî jî biçîne ser vîdyoolê zaniyariyan hêr em behs kînin li dema erteja boçî çêbûyîne ewa ev profesöre êmaja pêdikir tu we jî êmaja pêkiriye. Çune ew matirsiye. زۆر سوپاس سڵاو لە تۆ لە تەواوی بینەران با لەسەر قسەکانی ناجی گەرور بەردەوام بین. باسی دوو خاڵی زۆر گرنگی کرد ناجی گەرور. ئەویش هێڵە لێکترازانەکان بوو. جا دەمەوێت لەسەر سلایدی یەکەم هێڵی لێکترازان. لەسەر سلایدی یەکەم بابزانین چیە هێڵی لێکترازان و بۆچی تورکیا بە وڵاتی بوومەلەرزەکان پێناسە دەکرێت. گەلێک باش. نەخشێکمان لە بەردەمدایە ژوان. نەخشەکە لەوانەیە هەندێک ئاڵۆز بێ بەڵام کاتێک شیکردنەوەی بۆ دەکەی بێگومان ئاساتر دەبێت. ئەم خاڵانە با بڵێن ئەو بەشانێک کەوا سوورن ئەوانە هەمویان توانای سوور و پرتەقالی بڵێ بە جێرەی با بڵێن مەترسی و بە جێرەی ڕێختەرە ئەم نەخشەیە دانراوە گەرسیر بکەی بەشی سەرەوە و بەشی خوارەوە بە تایبەتی لای با بڵێن باکووری کوردستان یان لای باکووری تورکیا بە توندی و بە ڕێکی سۆر کێشراوە. بۆچی؟ ئێمە باسی ئەومان کردکەوە هێڵی لێکترازان لە تورکیا هەیە کە هەموو ئەمانە دەبێتە هۆی ئەوەی بوومەلەرزە ڕووبدا. چەند هێلن ئەڤەل vêrê êmaja pêkirîne؟ وەک لە لای تۆ ئاماژەمان پێداوە هێڵە لێکترازەکانی تورکیا یەکەمیان ڕۆژهەڵاتی ئانادۆڵووە کە باکووری کوردستان دەگرێتەوە ئەو بەشەیە. دووەمیان باکووری ئانادۆڵووە باکووری ئانادۆڵو هێڵێکی زۆر دوور و درێژە هەر لە سنووری ئێرانەوە دەست پێ دەکات تاوەکو دەریای مەڕمەڕە بەردەوام دەبێت. هەر ئەمەیە بۆتە هۆی مەترسێکی تەواو بەسەر شاری ئیستانبول. خۆ دەزانی پێشبینی دەکرێت پاشەڕۆژێدا یانێ داهات بڵێ وەک ئەوەی تازە ناجی گەروریش ئاماژەی پێدا بوو. ڕۆژاوای ئەنادۆڵش ئەو بەشەیە ئەو بەشەیە لەو بەشەدا بێگومان جوڵەیەکی زۆری هێڵەکان هەیە کە ئەمە بەهۆی بابلین لێکترازانەکانەوە بۆ بەهۆی هەموو ئەم لێکترازانانە بەهۆی جوڵەی پلێتەکانەوە دەبێ ژوان. ئێمە خۆ دەزانی زەوی لە کۆمەڵێک پلێتی جیاواز پێکاتوە ئەم پلێتانە بە تێپەڕبوونی کات نزیک بین و دیر بین و لێکدان نزیک دەبێ جوڵەیان هەیە ئاراستەی خۆیان هەیە ئەم جوڵانە بوونەتەوە ئەوەی ئەم لێکترازانە گەورانە هەبێ باشە پرسیارەکە لێرە ئەوەیە ئێمە ئەم هەموو باشە بەس دەقەکێ ئەvە سێت گرنگ تا بەحەزکردن باشە ئەوە دیچە هێلی لێکترازانی چالاک کە 485 ئەvە چم هێڵی لێکترازانی چالاک هەر ئەم سێ هێڵەش دەگرێتەوە واتە لە تورکیا بە تەواوی 485 هێڵمان هەیە کە ئەمانە چالاکن بە شێوەیەکی بەردەوام لە جوڵەدان واتە هەر کاتێک بێ کێم و زێدە بڵێ و دەبێتە هۆی بوومەلەرزە ئەوانە توانای دروستکردنی بوومەلەرزەیان هەیە بەڵام ئەو سەیەکەوە باسمان کرد ئەوەی باکوور و ئەوەی ڕۆژهەڵات و ئەوەی ڕۆژاوە ئەمە سێ هێڵی سەرچین کە لە تورکیا تێدەپەڕن بابینە سلایدی دووەم زانین زانیان هەیە ئەمە تو بێژی سەرئاستا جیهانێ تقریبا تورکیە وەکی پایتەختێت بوو مەلەرزاتێتە دیتن بەڵێ ئێستا تورکیا کار لەسەر ئەوە دەکات بۆ ئەوەی لە ئایندە چۆن بتوانێت خۆی لە بوومەلەرزەکان پارێز چونکە بوومەلەرزە قەدەری تورکیایە ژوان ئەمە ناتوانانی چارەسەری بکەیت بەرهەندێکی ڕەنگەش ئالیە سیاسی و هەنجارە بشتت ناوڵاتێن دیدا ئەف پلانێ سیاسی هەبن ویجهی بەلجهێدی بە بەس ڕاستیژی ئەوژی هەیە بەڵێ ئەمە خۆ بابەتێکی سیاسی شە بێگومان لە هەڵبژاردنەکانی 2020 ئەمە زۆر بەکارهێنرا باشە نەخشەیەکی دیکەمان لە ژوان ئەمە چییە ئەمە هەر بوومەلەرزەیەک ڕووی دابێ بە خاڵێکی سۆر دەستنیشان کراوە لە 6 شوباتی 2023 تاوەکو ئێستا ژوان زیاتر لە 45,000 بوومەلەرزە ڕوویداوە لەو ناوچەیە وان دو ساڵەدا بڵێ لەو 45,000 بوومەلەرزە ڕوویداوە بێگومان لە گوڕی جیاواز زیاتر ئەو سەرکیش هێڵێنە زیاتر لە ناوچەی با بڵێن مەرەشە چونکە بوومەلەرزە گەورەکە هەردوو بوومەلەرزە گەورەکە کەوا ڕوویدا بوو لە 6 شوبات بڵێ لە 2023 دو ساڵ بەر لە ئێستا ئەوانە هەر لە مەڕەش بوون
کە بوونە هۆی کارەساتێکی گەورە بەڕاستی تۆ ئاماژەت پێدا نامەوێت زۆر باسی وردەکاریەکان بکەم یەکەمیان لە شار بەس لە گەڕانەکە بچین بەڵێ لە شارچکەی پەزارجک بوو کاتژمێر 4 و 7 خولەک بوو جوان دەمەوێت ئاماژە بۆش دەم ئێمەش کاریگەریەکی ڕاستەوخۆی بەسەر ئێمەشەوە هەبوو خۆ ئێمە هەمومان ئاگادار بووین کە کاریگەریی زۆری هەبوو خەڵک تووشی دڵڕاوچێکی زۆر بوو شەڤەش بیرۆمان هەڵچێت ڕاستی ژیان بەڵێ هەژیۆنەکە زێدە هەبی وابوو لە سلایدی دووەم باسی بوومەلەرزەی دووەم دەکەین چکە دوو بوومەلەرزە بوو ژوان بوومەلەرزەی یەکەم کاتژمێر 4 و 7 خولەکی شەو بوو بوومەلەرزەی دووەم کاتژمێر 1 و 24 خولەکی دوای نیوەڕە بوو گەر لە یاد بێ ئێمە هەموو لێرە بوو ئەفکارێمە هەکۆژی هەکار لێرە بوو هەستمان پێکرد تووشی دڵڕاوچی بووین بەڕاستی 7.6 پلە بوو جا ئەم نەخشەیەش باسی تەواوی بوومەلەرزەکان دەکا کەوا چەند ڕووی داوە لەکوێ بووە خاڵەکان چۆن بوونە بگەربینە باسی سلایدی دوای ئەمە بکەین وێرانکاریەکی زۆر بوو ژوان لە ڕادەبەدەر بوو بەڕاستی زیاتر لە 53,000 کەس گیانیان لەدەستدا زیاتر لە 107,000 کەس بوون ڕاوستانەکە بچی 5337 کەس و جانە خوش دەستدان ئەس بوارکم گەلێک شوۆنە ئەمە تو بێژیت نۆڤە گۆڕێم کوم داهاتنە بەشوارتنمانە یعنی ئەس بوارکم ئەو بابەتە نزانم کار سوشال میدیا ترکیە ئەمە بە یەک دێر وەڵام دەمەوە باز لەوە دەکرێت لە تورکیا هیچ خێزانێک نییە کە سوکارێکی لە بوومەلەرزەکان گیانی لەدەستدا بێ کەس نینە هەموو تەواوی تورکیا 85 میلیۆن کەس بۆیە ئەو ئامارێکەوە ئێستا لە بەردەم ئێمەیە ئەو ئاماری فەرمی تۆمار کراوە واتە لەلایەن دەوڵەتەوە ئەم ئامارە تۆمار کراوە باز لە ژماری دیکە دەکرێت بەڵام ئێمە مامەڵە لەگەڵ ئامارە فەرمیەکە دەکەین بەڵام ئەو قسەیە زۆر گرنگە کە دەڵێ لە تورکیا هیچ خێزانێک نییە کە سوکارێکی یان خزمێکی لە بوومەلەرزەکان گیانی لەدەست نەدا ئەوە هەفکارێمە ساسۆنژی مۆژە پێت کرد بێژت هەبینە هەمایەت بینە تۆز تارمێتوانە حتان و کەژی نەدیتینێت بەرزە بین زۆربیان هەر نەدیترانەوە ئاماژەمان باش ژمارە بریندار بوون کرد ئەو بێسەر و شوێن بوونە لەوانەیە بڵێ بۆ واکەمە 297 بێسەر و شوێن هەیە ئەم بابلێن ئەو بابەتە لایەن کەسانێکەوە تۆمار کراوە واتە بابڵێن کەسێک دەڵێ من خزمێکم تا ئێستا دیارە بە سکاڵە واتە ئەوە ژمارەی سکاڵایە کەەوە ئەوەندە کەس بێسەر شوێن تا ئێستا بابچینە سلایدی دواتر زیانی مادی ژیوان زیانی مادی خۆ دەزانین تورکیا لە ساڵی 2019 تاوەکو ئێستا هەندێک ڕوبڕووی قەیرانی ئابووری بۆتەوە بەڕاستی نەک هەندێک هەر زۆر بە تایبەتی دوای بوومەلەرزەکانیش ئەمە با بڵێن فاتورایەکی زۆری بۆ دەوڵەتی تورکیا هەبوو زیاتر لە 104 میلیارد دۆلار هاوکات 39,000 باڵەخانە ڕووخا ژیوان باڵەخانە چیە مەبەستمان دنیا ماڵ نییە کارگەیە دوکانە شوێنکارە شوێنی دیکەیە بینای زیان پێگەیشتوش بە هەمان شێوە زیاتر لە 717,000 حتان و کەژی بابەتی زیان فێکەشتیت بیناتە یەکاری نەبیە کە هەندێک شوانە بینە هەڕفاندن بینە چێکردن ئەو بابەتە ئەڤورکە هەفکاری مە تایبەتیژی لە باکووری کوردستانی دیاربەکری مەهاری ژێماژە پێکرد گەشتە چ قوناغێکی بڕیاردانی ئێستا لەبارەی بڕیاردانەوە با بڵێن ئەوانەی کەوا ئەو باڵەخانەی ئەو ژمارەی نووسراوە ئەوە هەمویان نەڕووخاون بێگومان بە ئاستی جیاواز زیانیان پێگەیشتووە خەڵکێکی زۆرش بێگومان لە دەرەوە ماون خۆ خەڵک هەمویان ئێستا نەچونەتەوە سەر ماڵ و حاڵی خۆیان زیاتر لە 600,000 کەس تا ئێستا لە کەمپی کۆنتێنەر 600,000 بڵێ و زیانێکی زۆرش بە هاوڵاتیانی دیکە کەوت بابینە سلایدی دیکە بابەتێکی دیکەیە دەمەوێت ئاماژە بەوەش بدەم ئەمە نەخشەیەکە گەر دیقەت بیت عێراق و سووریا و تورکیای لە خۆ گرتووە چەند هێڵکاریمان هەیە لێرە ژوان باشە باسی کاریگەریمان کرد باشە کاریگەری چەند بوو بە جوێرەی ئامارە فەرمیەکان 120,000 کیلۆمەتر دووجا کاریگەری هەبوو بوومەلەرزەیە گەربێت و بەو شێوەیە لەسەر نەخشە دایبنین ئەو بەشی کەوا بە تۆخی نووسراوە ئەوە مەرەشە دوای ئەو بەشە تۆخە مرکز ئۆسو بەێ مرکز سواتە چەقی بوومەلەرزەکە لەوێ ڕووی داوە دواتر بەشێکی پەمەییمان هەیە یان سوورمان هەیە ئەو بەشە بەڵێ بەجێرەی کاریگەریەکان قۆناغ بە قۆناغ دەستی شاکراوە خۆت دەزانی سووریا و عێراق و تەنانەت لە قوبرسیش هەستی پێکراوە بۆیە گەرباسی ئەو ڕوبەرە بکەین سێ هێندەی وڵاتانی وەک دێنمارک و هۆڵندا و سویسرایە ئەو ناوچاک و کاریگەریە بوو مەلەر ئەو ناوچەیە هێندەی بەریتانیایە 7.7
7.7 بوو مەلەرزە بەڵێ 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 ئەو کاریگەریکەوە دروستی کرد ئەو دوو بوو مەلەرزەیە زۆر بەڕاستی کاریگەری زۆر گەورە بوو کە بۆ هۆی ئەوەی 14 ملیۆن هاوڵاتی کاریگەری بەسەر هەبێ نەک تەنانەت لە ناوخۆی تورکیا لە دەرێش خۆ ئێمەش کاریگەری بەسەر ئێمەشەوە هەبوو بابینە سەر سلایدەکەی دیکە ئەو کابرایە چییە؟ ئەف کابرا تەرسەریژێ مۆژە پێکرد و ئەم دل سەر ڕاستیژی چیرۆکەکە یا تراژیدیە بەس ڕاستی هەموو تو بێژی یا باوەەر نەکردی یعنی مرۆڤ زەحمەت باوەەر کرد کەچەوە ئەvە قورتال بیە و ژیایە چەند ڕۆژەدا بجا تو بەحەز بکە ئەvە کیە؟ ئەم کابرایە تەمەنی 67 ساڵە ناوی حوسێن بەربەرە دوای 185 کاتژمێر کە زیاتر لە 8 ڕۆژ دەکا 185 کاتژمێر لە ڕوودانی بوو مەلەرزەکە لە ژێر دار و بەردەکان دەرهێنرا بە زیندوی دەرهێنرا باسی تیرۆکی خۆی دەکا دەڵێ تەنانەت هەوڵمدا گژوگای ناو مەرکانەکان بخۆم بۆ ئەوەی لە ژیان بمێنمەوە بە دوای ئاوە بووم بۆ ئەوەی دەست لە ژیان بەرنەدەم 2000 ڕزگاری بوو ئەوەش کۆتا ڕزگار بووی بوو مەلەرزەکانی شەشی شوباتی مەرەشە ئەبروکە هیچ ئۆخفتنە کریە حوسێنی دەرکەتیە نەخێ دەرکەوت نەبوو بەسیشڵ سەحەتەوەی هێشتا باش هیواخوازی ئەو ڕۆژێت ڕاش چجا دووبارە نەبن نابتێت نەوە ترکیە با کوردی کوردستانی بار کورد سەر ئاستا جیانی چونکی کارەسەتی تووسای سروشتی زیۆن هەمیاد گەینە گەلک سپاس زۆر سپاس دێک و دوبینی سەری گەلە بخێرات